بە زۆری چەکەکان کە تاکو ئێستا بەکارهاتووە لەلایەن ڕووسەکانەوە ئۆکرانیەکان شەوە چەکی زۆر پێشکەوتون ئەوەی کە لە شەڕەکە بەکارهاتووە جۆری چەکەکە وەڵای خۆی نا بە پێ حەجمەکە هەر چەکێکی تەقلیدیە تا ئێستا دەباباتەوە مەدفەعیە و سەواریخە و تەسەورەکەم لە ئەمڕۆوە ڕووسەکان گورزی کەمەرشکێن و چەکی بەهێزتر و بەتواناتر و تەکنەلۆژیایی بەتواناتر چکە تا ئێستا ئەو پێشڕەوەی کە ویستیانە ناتوانیەوە بەدەسی بێ ئامانجەکان نەگەشتونێتەوە و درێژبوونەوەی ئۆپراسیۆنەکە لە بەرژەوەندی ڕووسیانە لەم شەوە بەڕاستی من بۆ خۆم تەوەقعەکەم کە زیاتر چەکی قورس و زیاتر ئەو موشەکانی کە رووسیا و ڕوشەکی بالیستیە مەسەن کۆمەڵێک چەکی ئەوە هەیە کە زۆر وێرانکەرە ئێنە نازانین ئێمە بڵێن بە تەحدید ئەو چەکە بەکارێن ئێستا بۆ خۆی رووسیا ئیدعای ئەوە کە ئۆکرانیا چەکی خەدەخەکراوی بەکارێنەوە لە باباتی فسفۆڕ و هەندێک چەکی کەکە لە نێودەوڵەتیانە دووەلیان قەدەغەکراوە بەڵام ئەم گورزانی کە ئەم لەم شەوە دەست پێکات وا ئەخوازی ئۆپراسیۆنەکە بەنسبە ڕووسیاوە بەهێزی گەورەتر و بە توانای سەربازی گەورەتر و بە چەکی قورستر ڕوبەڕووی ئۆکرانیەکان بێتەوە بۆی هیچ نەبێ ئیجباریان کات یاخود ئەوەی کە ئەوێ بیگاتێ بەڕاستی لەم شەوە احتیمال زۆرە ئەگەر مفۆزاتەکەیان نەگەنە نەتیجەیەک ئۆپراسیۆنەکان بەرەو قورستر بڕوە باشە بەزۆکو ژماری سەربازەکان دیارە تا ئێستا چەند بەکارێتەوە زۆرە ئەوەی کە ڕووسەکان بەکارێن تقریبا 190,000 سەربازی لەسەر سنوور بوو لە 4 بەش 3 بەشی ڕووسەکان بەکاریان هێناوە تاکو ئێستا چکە لە 3-4 محورەوە مەسەن پێشڕەوی کردووە لە محوەری باشوورەوە لە محوەری ڕۆژهەڵاتەوە لە محوەری باکوورەوە کە ئەمانە هەمووی دەستی کردووە پێشڕەوی 3 لەسەر 4 هێزەکەی بەکاریان توانای سەربازی ئۆکرانیەکان ڕووسەکان هەرگیز بەراورد ناکرێت لە ڕووی بەراوردەوە ناکرێت بەڵام شەڕ مفاجئاتە کاکحەکی شەڕ مفاجئاتی زۆرتیایە ینی تۆ بیریشت نەچێ مەسەڵەن جگە لەوەی کە ئەمریکا و هاوپەیمانان یاخود ناتۆ لەسەر ئەرز وەکو سەرباز بەشداریان نەکردووە بەڵام لە هێزی شەڕی ئەلکترۆنی و سایبەر و ئەوانە زۆر هاوکاری ئۆکرانیەکانن ئەوە بەشێکە لە ئەویش بەشێکە لە جەنگ بەڵێ ئەویش بەشێکە لە جەنگ و کاریگەری زۆری ماڵپەڕی ئەلکترۆنی نەک ماڵپەڕ مەسەن تۆ ئێستا هەرچی چەک و موشک و چەکی پێشکەوتوو هەیە ئەوانیش لە ڕۆی تەکنۆلۆژیا لە ڕێی کۆمپیوتەر و ئەوە بەکارێنرێ لەبەرەوە دەورێکی زۆر کاریگەری لەسەر رووسیا هەیە ئەو حربەی کە بە تایبەتی بەریتانیەکان و ئەمریکیەکان کردووە چەکەکان لە کار بکەون لە کاری ناخا بەڵام تەقریبەن ینی کاریگەریشی هەیە کاریگەرەکە چییە بڵین کاریگەریەکە دواخستنە مەسەن تەنانەت ئەوە گەشەمە نەفەری ئێسای پێشکەوت و سیرکەی سیرەکەی تەسیراتی بە مەجای ئەلکترۆنی و ئەوە هەیە لەوەشتا تەقریبەن خاوبوونەوەیەک هەیە لە گەیاندنی ئیمداداتەکان بۆ شوێنی خۆی گواستنەوە ئەوە باشە بەزووکو ئەوەی کە لەو یەک دوو ڕۆژە بۆچی رووسیا پرۆسە سەربازەکانی خاو کردبوو ئەگەر خاوی کردبووە کارەکەی هەر لە بیدایەتە رووسیا نەیویست کابلکاری لە ئۆکرانیا ڕووبا یەکەم ئەو ئەویست حکوومەتی ئۆکرانی لە کیف بشکێنە یاخۆ سقوتی پێ بکە و حکوومەتێکی نزیک لە خۆی یامەوالی بەخۆی دروست بکە وەنەی ئەویست گەلی ئۆکرانیا لە خۆی عاجزکە مەسەم کوشتارێکی زۆر و وێرانکاریی زۆرکە لە ئاخیرا وای نیاز بووکە ئەگەر سەرکەوتوو بێ لەم ئۆپراسیۆنە سەربازیە هەربێ خۆشیە ئۆکرانی ئاوەدان کردەوە کۆی لە چیچانە بینیمان کاتی خۆی کە ئێستا حکوومەتێکی سەر بە رووسیا خۆی لێتی بۆیە ئەم زیاتر دەستی پاراز ئەگەر دیقەت بین یەکەم ڕۆژ و دووەم ڕۆژ ینی شەڕەکە هەر لە شەڕێکی زۆر ئەوە نەئاچوو لە بینی دوو وڵاتە لە دەرەوەی شار بوو کەمتر ئەهدافی مەدەنی و بنیەی تەحتی ئەوانیان کرد بۆ ئامانج بەڵام ئێستا سەیرەکەی تەقانەوەی هێڵی غاز قەسفی مەدەنی مەسەن باڵەخانەکان ئەوانە و لەم ڕۆ تەسەور بەڵێ لە دوێنێ و دەستی پێ کردووە لەم ڕۆ لەواچە قورستریش بێ بەڕاستی باش بەزۆکو توانای سەربازی ئۆکرانیەکان زیانی زۆری بەرکەوت و چکە دەڵێنێکی لە ئامانجەکانی ڕووسەکان ئەوەیە کە دەڵێن ئۆکران لە چەکدا ماڵ درێت باسی ئەوەکەن کە زۆربەی مەجاعاتە سەربازیەکانی ئۆکرانیان ینی پەک خستووە بەڵام ئایا مەسەن ئەو مەبەستی لە بنکەیەکی سەربازیە بنکەیەکی موشکی ئۆکرانیا یاخود مەسەن جێشی ئۆکرانی ئیبادە نەبووە بەڕاستی و کوشتارەی لێ نەبووە بۆ شێرچەند ئامادێکی لەوا لە بەردەسانیە کە تۆ احتیمادی بکەیتە سەر بۆ قسەکردن
بەزوو کوڕوسەکانیش تووشی زیانی زۆر بوون چکان لێگەمبار لەلایەن ئۆکرانیەکانەوە بڵاو دەکرێت ئۆکرانیەکان علاساس 4,000 کەسیان تا ئێستا زیاتر لێ کوژرا بێت خۆت بۆ کوشارەزایەکی سەربازی پێ دوای ژمارەکان دروست بن یا خۆت زیادە ڕۆی تێدا لە کاتی جەنگ هیچی نەک پشتڕاستی نەکردوێتەوە بەڕاستی چکە کەسی لێ نییە ینی لەو شوێنانەی کە شەڕ ڕوویاوە خۆ کەس نییە سەرژمێری بکە بەڕاستی رووسیا خۆشی دانی بەوەیان نەناوە تا ئێستا باشە بەزۆکو کۆنتترۆلکردنەوەی شارێکیان ئۆکرانەکان کۆنتترۆلیان کردوێتەوە ینی پێشتر رووسیا داگیری کردەوێت ئێستاوان توانی بیان بوو کشاوەتەوە لێ رووسیا لەوانەیە کشانەوەیکی تەکتیکی بێ بەڕاستی زۆر هین نەبێت کشانەوەی تەکتیکی چی ئەوەیە تۆ مەسەن هێزێ لە شوێنێک وەکو مناوراتی سەربازی لە شوێنی چکە بەکارێنی یاخود مەسەن ئەو شوێنە لە بەرژەوەندی نییە ئەو هێزەی تیابێت لە شوێنی چکەوە مەجالەکەیتەوە بۆ هێزێکی کە پێشڕێوی بکەوە پێڵەن زیاتر کشانەوە ئینسحابی تەکتیکی پێڵەن باشە بەزوەکو گرنگی ئۆکرانیا بڵین بۆ رووسیا لە ڕووی ئاساییشە و لە ڕووی ئەمنی قەومیەوە چییە بڵین بۆ خودی رووسیا خۆی مەترسی گەورە لەسەر ئەمنی قەومی و لەسەر جیۆپۆلیتیکی رووسیا منطقەی قەوقاسا لە دوای ئەو منطقەی بەڵقان دەست پێکا کە بیدایەتی سنوورەکەی لەگەڵ رووسیا بە ئۆکرانیا دەست پێکا لەگەڵ بیلاڕوسیا ئێستا تقریبن رووسیا لەگەڵ بیلاڕوسیا تا حدێک مشکلێکی وایە نیە هەرچەندە ئەویش لە ڕێی ئەگەر بیرت بێ کۆچبەرانەوە زەختێکی زۆریان لە ئەوروپا کرد کە کۆچبەرانیان لە ناردەوە بەڵە کۆچبەرەکانی ئەمە ئەوش جۆرێک بوو لە فشار بۆی بچنە ئیتحادی ئەوروپیەوە لەبەرە ئۆکرانیا گرنگیکی تایبەتی خۆی هەیە لە ڕۆژهەڵاتی ئەوروپاوە بۆ رووسیا لە فشار خستنە سەر رووسیا یاخود مەترسی خستنە سەر ئەمنی قەومی رووسی باش بەس ئین ئێستا ئەمنی قەومی رووسی لە خەتەردا ینی رووسیا و پەرەماری ئۆکرانیادا کاتێک لە بۆچیەوە دەکا بوونمونە کاتێک لە خەتەرا بێ کە ئۆکرانیا مەسەن بچێتە حیلفی ناتۆ کە چۆ حیلفی ناتۆوە ئەو کاتە ناتۆ هەموو ئەندامەکانی پابەندە بن بەوەی کە بەرگری لە ئۆکرانیا بکەن و هێز بنێرن و بە هێزی سەربازی و بە هەموو شێوەیەک پشتیوانی لێ بکەن کاتێک مەترسی دروستەکە کە بنکەی موشەکی ئەتۆمی و بالیستی ئەوە بەرامبەر رووسیا دامەزرێن و بەرامبەر رووسیا و تهدیدی بخەنە سەر ئەو کاتە ئەم شەڕەش بۆیە رووسیا ناچار بوو کە ئەبێ پەلاماری ئۆکرانیا بە ئۆکرانیا حدێک بۆ ئەو مەترسی و تهدیداتە دانێت بە ناچاری ئەم هەنگاویدا باشە بەس خۆی سەکوون موشکی ناتۆ لە پۆڵەندا نازام لە لیتوانیا و ئیسیوانیا لە بەحرا هەیە لە زۆر جزیرەی کە هەیەنەوە شتێکە دەمێکە لە سەردەمی شەڕی ساردەوە ئەو بنکە موشەکیانە و ئەتۆمیانە هەر وجودیان هەیە بەڕاستی ئەنی ئێستا نیە باشە بە زووتر لە شوێنی تریش بڵێن جگە لە ئۆکرانیا ئاسایشی رووسی مەترسی لەسرە بە دەرەجەی یەک لە قەوقاز بە دەرەجەی وڵاتەکان لە تاجیکستان و مەسەن ئەو منتیقانەی لە مابینی ئێران و رووسیا و مەسەن تورکیا ئەو منتیقانەیە منتقەی قەوقازی پێڵێن ئەو مەترسی دارترین خاڵە بۆ سەر ئاسایشی قەومی رووسیا باشە